زێڕەکانت تا کۆتایی ساڵ چەند قازانج دەکات؟ هەموو جیهان چاوی لە بڕیاری بانکی ناوەندی ئەمریکایە لەبارەی ڕێژەی سوودی بانکی کە کاریگەری ڕاستەوخۆی بەسەر بەهای دۆلار و نرخی زێڕەوە دەبێت. چاوەڕوان دەکرێت کانزا زەردەکە دوای ناجێگیریکی کاتی بازاڕەکەی تا کۆتایی ئەم ساڵ نرخەکەی زیاتر بەرز بێتەوە. جیرۆم پاوڵ سەرۆکی بانکی فیدراڵی ئەمریکا ئاڕاستەی داهاتووی سیاسەتی نەختینەی ئەمریکا ڕادەگەێنێت. ئەمەش کاریگەری لەسەر تەواوی بازاڕدارایەکان دروست دەکات. لە پێش هەمویانەوە کانزا زەردەکە کە ناوی زێڕە پێچەوانەی هەموو کانزەکانی دیکەی جیهان ساڵێکە گەورەترین بەرزبوونەوەی تۆمار کردووە. لە سەرەتای ئەم ساڵەوە تا ئێستا یەک ئۆنسە زێڕ 1082 دۆلار بەرز بۆتەوە. هەموو پێشبینیەکانیش بەو ئاڕاستەیەن تا کۆتایی ئەم ساڵی یەک ئۆنسە نرخی بگاتە 4000 دۆلار. بۆیە دەبێت بڵێن ئەگەر سەرەتای ئەم ساڵ 6 مسقاڵ و 1 گرام و حەبە زێڕت کڕی بێت کە دەکاتە یەک ئۆنسە، تا کۆتایی ئەم ساڵ چاوەڕوان دەکرێت 1400 دۆلار قازانج بکەیت. بڕیارەکانی بانکی ناوەندی ئەمریکا لەلایەن لیژنەیەکەوە دەدرێن و جیرۆم پاوڵ سەرۆکی بانکەکە بە تەنیا بڕیاردەر نییە. دابەزاندنی سوودی بانکیش دەبێتە هۆی زیادبوونی نەختینەی لە بازاڕدا. لە کاردانەوەی ئەرێنی لەسەر بازاڕەکانی وەک دراوە دیجیتاڵەکان و زێڕ دەبێت. نرخەکانیان بەرز دەبێتەوە، بەڵام بەهای دۆلار لە ئاستی جیهاندا دابەزین بەخۆیەوە دەبینێت. شارەزا جیهانیەکان پێشبینی دەکەن نرخی زێڕ لە ڕۆژانی داهاتوودا ناجێگیر بێت، بەڵام دواتر نرخەکەی بەرز دەبێتەوە. بەرزبوونەوەی نرخی ئێستای زێڕیش بە شێوەیەکی نائاساییە. هاو شێوەی ئێستا لە مێژوودا تەنها لە ساڵی 2011دا ڕوویدا کاتێک یەک ئۆنسە زێڕ گەیشتە 1800 دۆلار، بەڵام لە ساڵی 2025دا ئەو ڕیکۆردەشکا و زۆر نائاسایی بەرز بووە. جابیری لێ بکەرەوە ئەگەر ساڵی 2001 ئۆنسە زێڕت کڕی بێت کە بە 313 دۆلار بوو، ئێستا زیاتر لە 3700 دۆلار دەکات. بەڵام ئایا ئەو کاتە بەهای دۆلار بەرامبەر دیناری عێراقی چەند بوو؟ ئایا کڕینی ئەو بڕە لە زێڕ هێندە ئاسان بوو؟